ئەمە دیاردەیەکی ناشرینە کە ئەم خەڵکە ئەمڕۆ پەیدای کردووە بەخێری دەکات لە تەوقەکردن لەگەڵ بەرامبەری خۆیدا بە حساب مسەقەفە ڕۆشنبیرە هەر پێگە ئاوایەکی بۆکە تەقلیدی دەسەڵاتدارەکانەکە چاو لەوان دەکات وەڵا با تووشی نەخۆشی نەبم هەزار کەس ئاوای کردووی سەر ژێر خۆڵایە و ئازانی ئاوات کرد نامریت حتا قیامەت نامریت والله ئەو ڕۆژەی خوا بۆتی داناوە یەک چرکە پێش و پاش ناکەی بەخوا ئاوا بکەیت تەوقە بکەیت و ئاوا بکەی بەخوا چرکەیە تەمەنە درێژ نابێ کورتیش نابێ کاکە تووشی نەخۆشیە بم بۆ تووش نەخۆشی برای بەڕێز والله فلان ڕئیس و فلان سەرکردەواکە منیش واکەم ئەی پێغەمبەری خوا چیە فەرمیە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح هاتووە کە لە صحیحی ئەبو داود هاتووە دەفەرمێ ما من مسلمين يلتقيان فيتصافحان إلا غفر لهما قبل أن يتفرقا سيرك هەر کاتێ دوو مسلمان بەیەک گەیشتن مسلمان ئیماندار باوەڕدار ئەم دوو باوەڕدارە تەوقەیان کرد لەگەڵ یەکە تەوقەیان کرد نەک دەستی نا بە سنگەوە کاکە تەوقەی لەگەڵاکە دوای دەست بێنە بە سنگتە هەرڵێ ئەتەوێ دەست درێژکەی ئاوایەکە بۆ گاکسە یعنی تەوقەم لەگەڵا مەکە بڤەیە وریابە توش نەخۆشیە بم فڵان کەس واکە منی چاوی لێ یەکەم هەر کاتێک دوو باوەڕدار دوو مسلمان گەیشتن بە یەک تەوقەیان لەگەڵ یەکا کرد خۆشەویستی خوا فەرموویە صلى الله عليه وسلم پێش ئەوەی لە یەک جیا ببنەوە خوا لێیان خۆشە بیت خۆتان مەحروم نەکردووە زۆربەتان زۆرێک لە خەڵکی دەیەوێت تەقلیدی دەسەڵاتدارەکان بکە ئەوان برا کەسانێکی دنیاین ئەوانە دەستیان لێ بشۆرە ئەوان گویان لەوە نیە خوا لێیان خۆشە بێ یان خۆش نابێ بەڵام تۆ ئیمانداری نابێ بەو شێوەیە بی خوا لێت خۆش ئەبێ وەڵڵی لەگەڵ موسڵمانێکە تەوقەت کرد دڵنیا بە خوا لێت خۆش ئەبێ پێشەوەی لەو موسڵمانە جیابیتەوە لە یەک جیاون بڕۆن باشە ئەمە باشە یا ئاوایەکی بۆ بکەم بۆ ڕەزیلی دەکەی لە تەوقەکردنە تەوقە تووشی نەخۆشیت ناکە تووشی سەرەتان و دەردت ناکە ئەبێت تووشی لێخۆشبوونی خوات ئەکا لێخۆشبوونی خوا هەر دەمریت ئیتر پێویست ناکە ناڵم پارێز مەکەن دوای قسە غەڵەت تێ مەکەن بەڵام هیچ شتێک نیست ئەمڕۆ نە کۆرۆنایە و نە هیچێک هەر ئاوایەکت بۆکە بە حساب ڕۆشنبیر و مسەقەفە تۆ نەزانی تۆ نەفامی نە ڕۆشنبیری نە عاقڵی نە تێگەشتووی چونکە لە لێخۆشبوونیەکی خوا خۆت مەحرومەکەی هۆکارێکە بۆ لێخۆشبوونی خوا تەوقەی لەگەڵا بکە بەڵام ناڵێم ژن و پیا و ئامۆزا پورزا بێ کۆتەخۆکەنەوە نا ئەوە تاوانبارە بنەوانە چونکە نامەحرەمێتی بەڵام باسی پیاوەکەم بە تایبەتی تەوقە بکە بەخیلی مەکە لە تەوقەکردن و تەوقەکردن لەگەڵ خەڵکیدا چاول لە دەسەڵاتدارەکان مەکە سەیری ئەوان مەکە سەیری ئەوە کە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە لێت خۆشە بێ کەواتە ئەمە بە هەل بزانە ئەمە عیبادەتێکی گەورەی تەوقە لەگەڵ موسڵمانێک ئاکەی تەوقە عیبادەتە چونکە هۆکارێک بۆ لێخۆشبوونی خوا عرف و عادەت نییە بەتەنها بەڵکو هۆکارێکە عیبادەتێکی گەورەیشە ئینشاءالله